سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەر تەوەری کتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ تەوەری بەرنامەکەتان کراوەیە دەتوان لەسەر هەر کێشە و بابەتێک قسە بکەن هەروەها لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/nalia.tv دەتوان ڕاوتی بنووس سەرنجەکانی خۆتان بنێرن بڵێ یەکەم پەیوەندیمان سالم لە بەردەڕەشەوە فەرموو کاک سالم. ئەو کارت باش کاکشوان. زۆر سپاس کاک سالم. کاکشوان سەرەتا بە خێراتنەوە دەکەم و بەرنامەکەت. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی دەکەم بۆ ئەو تەوەرەیە. زۆر سپاس کاک سالم. بەڵێ فەرموو. تەوەرەیە ئەمڕۆ کراوەیە. بەڵێ. باش. سەبارەت بە ئەو گرژی و خەڵوزەی ئێستا هەیە لە هەرێمی کوردستان من هەمووی دەگەڕێنەوە بۆ سیاسەتمەدارانی کورد بەڕاستی کە عەرەب تاکو ئێستا بەڕای من ئەوە ڕای منە سێ بەش عەرەب تاکو ئێستا بێنە لە چ ئەزانی سیاسەت چییە هەمووی سیاسەتی کوردیە بۆ ئەوەی بۆ دامەرکانەوە و هێورکردنەوەی خەڵکی کوردستانی عێراق بەگشتی بۆ ئەوەی تووشی ڕوبەڕووبوونەوەی بەهاری عێراقی نەبین بەڕاستی من ڕای من ئاوا هەیە بەڕای من هەموو دەستی کورد زیاتر لەو مەسەلەیە کورد زیاتر دەستی هەیە لە شێواندنی بارودۆخی ئەمنی لە ناوچەدابڕێنراوەکان بۆ دامەرکانەوە و هەروەها بەڕایش تریش لەبەر ئەوەی کە ئێستا بڵین بە پێشدا ڕوبەڕوویان بزادنی دەبینەوە کاک سالم بە چ شێوێک پێت وایە کورد وەک خۆتەڵی دەستی هەبووە لە شێواندنی باری ئەمنی لەو ناوچانە چۆن بەبەستەوەی چۆن بەڕاستی یەکەم بۆ جێبەجێکردنی چاکسازیە ئێوەداری لەم لایەنەوە ئۆپۆزیسیۆن زیاتر ئەوە بکات سەر دەسەڵات بۆ ئەوەی چاکسازیەکان بەڕاستی ئەوەندە بڕیای چاکسازی دراوە هیچیان جێبەجێ نەکراوە. بەڵێ زۆر باشە بەڵێ بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس کاکشوان گەلێک سپاس بۆ پەیوەندەکەت هیوا لە هەڵەبجەوە فەرموو کاک هیوا. کاک هیوا لە هەڵەبجەوە بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە محەممەد لە کەلارەوە فەرموو کاک محەممەد. بەڵێ دیارە بەداخەوە پەیوەندەکەی ئەویش ئامادەنیە لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک سەبارەت بە تەوەری بەرنامەکە کە کراوەیە ئاریان گۆران تەنها دەستخۆشی کردووە و هیوای سەرکەوتنی بۆ خواستین سپاسی دەکەین. کاوان ئەمر دەڵێت من لەسەر دۆڕانی یانەی سلێمانی ئەم ڕۆژ بە هەمان شێوە دۆڕاوە هیوادارم دەستەی کارگەڕی یانەی سلێمانی حەلێک بدۆزنەوە و دۆڕاندن بکەن بە سەرکەوتن بەرخۆدان نهێلی. دەڵێت من هیوا دەخوازم کە کورد لە بەغدا خۆی بکێشێتەوە و دەوڵەتی کوردی ڕابگەێنێ. بڵێ ڕێبین لە سلێمانیەوە فەرموو کاک ڕێبین. ئێوارە باش کاکشوان. زۆر سپاس کاک ڕێبین فەرموو. کاکشوان جان هیوادارم سیاسەتمەدارانی کورد بە خۆیان هەبچنەوە و چیتر ناوچەدارڕاوەکان لەدەست نەدەن. بەڵێ کاکشوان جان هیوادارم چیتر ناوچەدارڕاوەکان لەدەست نەدەن و مالیکی گەندەڵیەکی زۆری کردووە لە کڕینی چەکدا پارەیەکی زۆری بەهەدەر داوە بۆ دژایەتیکردنی کورد. بەڵێ هیوادارم سەرکردە کوردەکانمان چیتر ناوچەدابڕاوەکان لەدەست نەدر و بە یەک دەنگ و بە یەک هەڵوێست ناوچەدابڕاوەکان بکەرێنەوە سەر هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس کاکشوان جان. سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە سلێمانیەوە. شێرزاد لەگەڵماندایە فەرموو کاک شێرزاد. کاکشوان یاوارە باش. زۆر سپاس کاک شێرزاد. کاکشوان بەڵێ ئێمە لە سەرەتایی کێشەکانەوەوانە چەند قسەیە کرمان ئێستام قسان ئەگەر بیکەینەوە بزانم ئەوێ بە دەیان جارە وسایان بەرە هەموو شتەکان ڕوون و ئاشکرا بوو لەخوا بە زیاوێ کە جەنابی سەرۆک کێشەکان شخصی نەبوو هەر لە سەرەتاوانێن کە جەنابی سەرۆکەی فەرموو کێشەکە نەتەوەیە زۆر کەسە بوو قسەی نابەجێیە کرد لەبارەی جەنابی سەرۆکەوە بەس پێم وا بوو ئەوانەی کە ئێستا قسانیان کرد و حەقا بەخۆیان ناپشنەوانێ و داوای لێبوردنکەن وا دیارە گەندەڵەکان بە تەواوی دەرکەوت کە 200 ملیۆن دۆلارە کە جەنابی نامالیکی لەباری ئەوەی خزمەتی قەینا بە ناوچە کوردەکانی پێ نەکات خزمەتی شاری بەخای تیاکردای کە خۆی تیادا ئەنیش 200 ملیۆن دۆلار نزیکەی چەند تریلیۆن دینارەکات بێ بۆ خەڵکە فەقیر و هۆژاری کە لە بەغاوە ڕائەکەن لە شارە کوردیەکان لە
لە ناو جەرگەی حکوومەتی هەرێمە ئێمە تاڵدەمان ناون ژیانیان بەسەرەبەن ئیش ئەکەن خانومان یاونەتێ بەکرێ خانوو ئەکڕن یعنی لە ڕەفاهەدا ژینە و عەرەبانە کە لێرەن من پێم وا بوو ئەو 200 ملیۆن دۆلارە کە بۆ زیینی چەک نەک بۆ کڕێنی چەک ئەوە زی پێ ئەڵێن ئەو کە مالیشی کردوێتی پێم وایە بۆ خزمەتگوزارەکانی شارەکانی خوار و لای خۆی بۆ نەجەف و کەربەلای سەرفکردایە باشتر بوو بۆ ڕوومادی سەرفکردایە بۆ پارێزگای سەلاحەدینی سەرفکردایە نەک بە چەشێک چەکگەشتی 200 ملیۆن دلاری تیا درابێ اینجا بێن مەجموعەیە خەڵکی خۆمان بەداخەوانێ عین زۆر شتێکی ناخۆش بووکەیان و جەنابی سەرۆک کێشەکە شەخسیە لەگەڵ مالیشیە جاسە لەخوا بەزیاوێت کە دەرک شتەکان شەخسی نیە نەتەوەیە اینجا بزانم ئەو پیاوانی کە هاتن ئەو قسانیانە کرد هیوادارم ڕێیەکیان هەبێ بەرامبەر مالیکیش کە یەکانیان دەرکەوتووە سیەکەم کابرایە بە ئۆپراسۆی دیجلە هەموو شتەکان ئەشارێتەوانێ بەڵێ کاگە شەزار بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت سۆران لە چۆمانەوە فەرموو کاک سۆران ئەلۆ بەڵێ کاک سۆران ئەلۆ دەنگ ناوی کاک سۆران گوێمان لە دەنگتە فەرموو ئەلۆ گوێ لێمانە کاک سۆران بەداخەوە دیارە پەیوەندەکەی پشرا باوکی سەفا لە ڕانیا فەرموو باوکی سەفا باش زۆر سپاس باوکی سەفا زۆر سپاس وڵی دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بە تایبەتی کە ئەم ڕۆژ کراوەیە من دەمەوێت قسە لەسەر وتەکانی بەڕێز وەزیری ئابووری کە وتی ئەبێ فەرمانبەران شعوریان هەبێ ینی باوەڕ ناکەم وەزیری ئابووری ئەو قسە بکات کە بە خەڵک بڵێ بێ شعورتان هەبێ کەسی لە کاتێکدا خۆیان حکوومەتەکان شعور ناکەن هەموو خەڵکان داعین کردووە لەو دایرانە و بە مەعاشێکی کەم تەنها لەسەر ئەو قسەیەکە هیوادارم بەڕێز وەزیری ئابووری بەخۆیان بستەوە و ئەو قسە دووبارە نەبێتەوە زۆر سپاس سپاس بۆ پەیوەندەکەت هەڵمەت لە هەولێرەوە فەرموو کاک هەڵمەت باشی بەڕێزم زۆر سپاس دەکەم کاک هەڵمەت ئەمن دەستخۆشی پێشەشی دەستخۆشی بەرنامەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەین وەڵی من لوری باریشی بەعاقزان بلێنۆ بەڵێ کاک هەڵمەت گوێمان لێتە لەبەر هەولێر دانیشت بوو عندك عرب دانشتهم بالداشة نرجليانا تشيشا كشمريان بكردي شكل عادي باشا حسنيوهم محررين لو كردستان كشمري بكردي شكل أوصيا بەڵێ کاک هەڵمەت يعني ناري بعيش خلاقنا بيب فاتش بيني أنا لو كفتي ما دفعي لنا هيك حركيتك بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دیار لە کەرکووکەوە فەرموو کاک دیار کاک شوان ێوارەتان باش زۆر سپاس کاک دیار دەستخۆشی بەرنامەکەتان لەگەم برا بەڕێز دەکەم زۆر سپاس دەکەین کاکە ئێمە وەکو پێشمەرگەی کوردستان بەڕاستی ینی شتێکی زۆر احتیاطی ینی نوری مالکی نەک قواتی تزدە یەڵاکەم قواتی زەهەبی ناوەنازانتی قواتێکی خۆیە بەڵێ بەڵێ کاک دیار گوێمان لە دەنگتە کاک شوانگیان ئێمە سەوێم هەڵبوو پێشمەرگەی کوردستان حالێن وا لە دەستخورماتووین ینی زۆر بە دڵێکی گەرمەوە بە خوێنی خۆمان بە وەکو گەنجی شاری کەرکووک ئەو سلسلە شاخانەی دستان کردووە هیوادارین بەس ینی پێشمەرگە بە زۆری کرێچیە وەکو سەرۆکی حکوومەت دەزانین کابرایەکی دڵسۆزە باس تۆزە ینی چایە بە خەڵک بخشێنەوە بۆ پێشمەرگانێک تۆزە لە ڕووی موچیان زیاد بکەن چونکە هەمووی بەسکەی فەقیرە هەمووی دڵسۆزە گشتی گەرمیانیە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕزگار تەنیا دەڵێت سڵاو من بەس ئەوە نەدەڵێم ئەگەر ئەم سەرکردانەی ئێمە ئەگەر تۆزێک ئیمانیان هەبێت مەعاشی پێشمەرگە زیاد دەکەن کارزان ئیبراهیم دەڵێت لە کاتێکدا هەموو توێژینەوەکان دەری دەخەن کە کێشەی دەرونی کۆمەڵایەتی بوونەتە دیاردەیەکی زەق لە کۆمەڵگەی کوردیدا کەسی حکوومەتی هەرێم زۆر بێباکانە توێژەران پشتگوێ دەخاتر وەها ڕێباز ئەحمەد دەڵێت کایە لەسەر کەمی موچەی پێشمەرگە بدوێن هێمن مەلادینی دەڵێت منۆکو پێشمەرگەیەکی یەکێتی وادارم کێشەکان لەگەڵ مالکی چارەسەر ببێ هەڤاڵ شێروان ئێنارتی تۆمەتبارە کابەوەی کە سەر بە مالیکیە بەڵام مزەفەر لە کەرکووکەوە فەرموو کاک مزەفەر
کاک مزەفەر لە کەرکووکەوە بەڵە دیارە پەیوەندەکەی ئامادە نیە. شیروان لە کەرکووکەوە فەرموو کاک شیروان. ئەم کاتە باش بەڕێزم. زۆر سپاس کاک شیروان. من وەکو قوتابیەک کە ناوم لە مووسڵ چووە داواکارم لە بەرپرسانی پەروەردەی هەرێمی کوردستان ئەو قوتابە کوردانەی کە لە کەرکووکە خوێنن هیوادارم لە زانکۆ و کۆلێژەکانی هەولێر و هەرێمی کوردستان وەربگرتن. زۆر زۆر سپاسان. سپاس بۆ پەیوەندەکەت. باوکی مەحموود لە هەولێرەوە. فەرموو باوکی مەحموود. ئەلو مەرحەبا و کاتتان باش. مەرحەبا باوکی مەحموود. دەستخۆشە بەرنامەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. لەبەرەوەی بەرنامەکەتان کراوێ دەمەوێت لەسەر ئەو لێدوانەی وەزیری دارایی قسان بکەم. بەڵێ. مۆزەفانی هەرێمی کوردستانی بە بێشعور ناوبردە بوو پێویستە داوای لێبوردن لە هیچ مۆزەفام بکاتن لەبەر ئەوەی مۆزەف ئەگەر وا شعوریان خەتایە ئەو هەمە خەڵکەیان تەعین نەدەکرد هەمووی بە بندیوار و تەقاعودیان کردینە پارەی بەخشیان دەدەنێ نزیکە 6,000 نەفەریان تەقاعود کردێ بەبێ ئەوەی وەزیفەیان نەبی بەبێ ئەوەی شایەتیان نەبی ئەم لەسەر ئاسی حزبی تەعین کراینە و تەقاعود کراینە بە موسەشی زۆر پلە بەرز ئێمە وەکو مۆزەفان داوای دەرمانە دەکەین. یعنی دەرمانە لە هەموو شوێنەکە لە هەموو وڵاتەکە دەرمانی وەزیفەی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. هیوا لە هەڵەبجەوە فەرموو کاک هیوا. کاشوانیوارە باش. زۆر سپاس کاک هیوا. یارەت باش. خۆشی تەوەرەگە لێکەم و من بەڕاستی کەناڵی NRT بە جەزیرەی کوردی ئەبینم. بەڵێ کاک هیوا سپاس دەکەی. هیوادارم مە سەرکەوتوویش بن. من یەکشمە لێرە داوام لەم سەرکردانە ئەوەیە لە ڕێگای کەرەکەی جەنابتانەوە موچەی ئەو برا پێشمەرگانە زیاد کەن کە بە 470,000 سینگی خۆیان ناوە بە دەبابە و بە دۆشکە و بە گولە و بە هەموو ئیتادێکی بە خۆتی حکومەت عێراقیەوە و داواکارم لەوەی من وەکو خۆم پێشمەرگەش نیم بەڵام داواکارم چارێک بەوا بخشێنەوە کە ئەو خەڵکە هەمووی فەقیر و هەژار و داماوە شوێنکەوتی ئەوان و بەرگری لە وڵاتەکان هیوادارم ژیان و گوزارانیان خۆشکەن. من زۆر سپاسانەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت کاک هیوا. سپاسی قسەکان دەکەین. ئێمە هەموو کەناڵێک دیارە پەیامی خۆی هەیە و شێوازی هەیە بۆ کارکردنی ناڵتی تەنها پەیامی ئەوە بووە کە زانیاری بگەینێت بە بینەر و لێکچوونی لەگەڵ کەنالێک تر لەوە چێت هەندێک ڕخنەی تێدا بێت. سپاس بۆ قسەکانت. سەرتیب لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرتیب. یاوارە باشە ناسەکەم برای شیرنم. زۆر سپاس کاکە سەرتیب. ئەناسەی شیرنم هەمڕۆ ئەمەوێ شتێک بڵێم ئەم شەو سەعات 12 شەو لە کەناڵی جەزیرە لە جەمعیە العامە في الأمم المتحدة دەربارەی وەرگردنی فەڵەستین بصفة مراقب في الأمم المتحدة بەڵام لە کۆتایە سیاسەتمەدارێکی عارەب لە نوێڕێکەوە مقابلەی لەگەڵ قەناتی جەزیرە هەبوو منیش مداخلەم کرد وتی باشە پاس وەرگردنی فەڵەستین بصفة مراقب في الجمعية العامة للأمم المتحدة ئەی دەربارەی دروستبوونی حکوومەتی سەربەخۆی فەڵەستین لە داهاتوە چۆن ئەبێ و بیرروڕای کۆمەلگای نێودەوڵەتی أي وتي أخي العزيز القضية الفلسطينية مربوط بقضية الفلسطينية إذا لم يتحقق القضية الكردية لا يتحقق القضية الفلسطينية أما مجديك خوشة كشيخية مواتام ملبيك للجمعية عامة الأمم المتحدة دخوشي ديالهم زۆر سپاس دەکەین کاک سەرتیب. سپاس بۆ پەیوەندەکەت. فاتح لە قوشتەپەوە فەرموو کاک فاتح. کاک سوالام کاتت باش. زۆر سپاس هەموو کاتێکت باش کاکە فاتح فەرموو. سپاس دەکەم کاکە. سپاس کاکە جان کاک شوان ئێمە شتێک هێرێرە با لە خۆمانی تێک نەدەین لەبەر ئەوەی کاک شوان ئەم هێزە دروست کراوە ئەم هێزە هێزێکی زۆر نادەستوریە هێزێکی زۆر خراپە تەأثیر لە هەموو ملەتی کورد ئەکا و بەتایبەتی لەو منتیقانێکەوە ناوچە جێنا کۆبژانی فێڵێت. بەڵێ. بەدوای هەوە کاک شوان ئەم هێزە من بە قەناعەتی خۆم ئەڵێم هێزی حرس قەومی تاوانبارەکانە. جار ئەمە لە ساڵی 63 تعدان لە ملەتی کورد ئەکرد بە هەموو شێوەیەک لەو کاتەوە حزبی بەعس بە هەموو شێوەیە منافەسەی کورد ئەکات لەبەر ئەوەی لە منتیقەتێ ناکۆکەکان فەتانە عارەب نسەیتەرە بەڕاستی و ئێمە داوا ئەکەن لە سەرکردایەتی کورد وەکو جەنابی کاک مەسعود مامزەلال هەموو برین سیاسەکانی کوردستان بە هەموو شێوەیە داکۆکی لەمە خۆیان بکەن لەو سنوورە ودفاع لشرف وكرامة وناموس أو خلق مثلا لو منطقية وإما وكو خلقي كركوك آمادين بهموشي ويا دفاع لمالو
مناڵی نەک هەر کەرکووک هەموو کوردستان بکەین. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت فاتح لە هەولێرەوە فەرموو کاک فاتح. کاک فاتح لە هەولێرەوە. بەڵێ پەیوەندەکەی ئامادە نیە دەچینە لای ئاسۆس لە چەمچەماڵەوە سڵاو لێ بفەرموو. ناوچەی دەستخۆشیتان لێ یەکەم بەڕاستی کەناڵی ناسپێکێکە لە کەناڵە پێشکەوت و لەلایەنەکانی وڵاتەکەمان بەدەمەوە دەربارەی هێزی پێشمەرگەی کوردستان قسە بکەم چونکە پێشمەرگانە ناوچە دابراوەکان پارێزگاری لە خاکی مقدس و پیرۆزی کوردستانەکان بەڵام موچەیەکی کەم بۆ ژیان و گوزەرانێکی بەڕاستی تا حەدی شایستەی بەوان نیە بەڵام ئەو فەرمانبەرە بەڕێزانەی کە ئاڵن نەبێ وەزارەتی دارایی داوای لێبزنمان لێ بکە مانگانە داوامێکی کەمەکەن بەڵام موچەیەکی زۆرش وەرەگرن لە بەرامبەر هێزی پێشمەرگەی کوردستان نزیکەی 20 ڕۆژە لە ئامادەباشیایە و لەو ناوچە دابراوانە پارێزگاری لە خەڵکی کوردستانەکە لەبەر باران لەبەر ژیان گوزەرانێکی زۆر ناخۆش دوێ دەکەم حکومەتی هەرێم چاو بۆ پێشمەرگانە بکشێنێتەوە و موچەکانیان زیاد بکە بەڕاستی حەقە فەرمانبەران حەقی ئەوان بن حەقە لە موچەی خۆیان بگەڕێنەوە بۆی هێزی پێشمەرگەی کوردستان ژیانیان ئاسوودە بێت هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی داما و بەڕاستی ژیانیان زۆر ناخۆشە و ئێستا بڕۆین دێنیان پێی ناو جابراوەکان لەبەر باران و ناو بەڕاستی ناخۆشە یعنی ئومێد دەکەم بۆ فەرمانبەرە بەڕێزانی داوای موچەی زیادە نەکەن داوای ماڵی زیادە نەکەن خۆیان داوا بکەن لە موچەکانیان بدرێت بە پێشمەرگە سپاس بۆ خوێندکارم بۆ پێشمەرگەی بەڵام پۆشتەکە هەمووان نەزانین چۆنە سپاسانەکەم بۆ ناس سپاس بۆ پەیوەندەکەت فاتح لە هەولێرەوە فەرموو کاک فاتح. ئەلوان کاتت باش کاک شوان زۆر سپاس کاک فاتح هەموو کاتێکت باش فەرموو دەستخۆشی و بەرنامە جوانە دێ دەکەم زۆر سپاس دەکەم. بەڵێ سەبارەت بە وەزیری دارایی خەڵکی ئەو فەرمانبەرانە بێشعورن بێگومان خۆیان بێشعورن و هیوادارم فەرماندەی دیژدەر هەر لە شوێنی خۆی بنووسێت چونکە ئەو کورتای چی بۆمان نەکردو کاک شوان قیامەتی منیش تاوان تەنها ئەوەندە بوو دەستخۆشی و بەرنامەیەتان دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە کەرکووکەوە فەرموو کاک محەممەد. زۆر سپاس کاک شوان گیان زۆر سپاس من لە کەرکووک بۆ پەیوەندیدار لەگەڵ دەکەم پۆلیسێکی شاری کەرکووک بەڕاستی زۆر نیگەرانم بەرامبەر ئەمنیەتی شاری کەرکووک لەبەر ئەوەی من وەکو پۆلیس شاری کەرکووک دەمانچە خۆمان شخصی خۆمان دەمانچە و کڵاشکۆپانەیە بەدێ پێ هەفتەیە پێیسا دەمانچەکان لێمانچەنەوە بابری بەغا کاک شوان گفتێمە گوێم لێتە کاک محەممەد بەڵێ زۆر نیگەرانی بەرامبەری لەبەرەوەی ئێمەیان یعنی بۆ نمونە لە ئیسەوەی شەبێکیان نادووە لە بەغاوە ئێمە 4000 ئەفسەری پۆلیسی گەرمکین پلەکانمان نزمەوە بووە یعنی وەکو ینی وامالیەکەن بە زۆر استقالە بدەین لە مەنسەبەکانمان هەمومان مفۆز و ڕئیس ئەوروپا بووینە ڕاتبەکەمان داخەزیوە هەفتەی پێیسە کتابێک هەنادووە لە بەغاوە کتابەکە دەربارەوە ئەمانسەنداڵی هەر زابوت و مفۆزەنی ئەمانسەکەت نادەینەوە زۆر نیگەرانم بەڕاستی داواکارم لە ڕێی کەناڵەکەتانەوە ینی بەڕاستی ئەمەی لە پارێزگا دەوامەکەین وەکو ئەگەر بێتەوە دێمە دەمانچەوە من شخص خۆم دەمانچەکەم پێ بوو کڵاشکۆف مەڵ ناگێت ئەگەر دەمانچەکەم پێ نەبێ بەچی شەڕ بکەم لەگەڵ دژمنە لەگەڵ تیرۆریستە لەگەڵ ئەمەلیاتی جزای ئەگەر بێت خۆی بکاتە ناو شوێنێکی کەرکووکە هیچ شتێکم پێ نییە ینی وەکو کە من داواکار لە لایەنەی کەناڵەکەتانەوە حالێکی ئەو مشکلێمە بۆ بکەن بەڕاستی مشکلەکەمان زۆر خولە 4000 ئەفسەری پۆلیسین کاک شوان هەمومان پۆلیسەکان بدابڕین تەشینین ینی تازە زۆر باشە کاک محەممەد بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە هەولێرەوە فەرموو کاک محەممەد. کاک محەممەد لە هەولێر بەڵێ پەیوەندەکەی ئامادە نیە عوسمان لە کەلەکشیەوە فەرموو کاک عوسمان. ئەم کاتە بەر بەقوربە زۆر سپاس کاک عوسمان فەرموو. باشی گیانەکەم زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک عوسمان بەحسی موچەکرا کە پێش ئێستا بەحسی موچەکرا گوتیان پێشی چەند ڕۆژێکتر مثال داوت 1,200,000 موچەخۆرمانە لە کوردستان. بەڵێ بەڵام ئەوە لە ماڵی خۆیان مردن لە بام بەرمان نوێژی کردووە مردن نووسیە شەهید سانگەریان بوونی کرد بەڵام کەسدی سیاسیان بینیوە معاشی 600,000 ئەمە لە ماڵی خۆیان مردووە معاشەکەی 600,000 ئەمە چۆن دەبێت؟ بەڵێ دەستخۆشی
خۆشیان بەردارکە زۆر سپاس دەکەم باوکی ئیبراهیم لە چۆنچەماڵەوە فەرموو باوکی ئیبراهیم ئەم کاتە باشکات شوانجیان زۆر سپاس باوکی ئیبراهیم بەڕێزی لۆ پێشمەرگانەی کە لە دوقڕمابوو لە ئینزارای بەڵێ فەرموو ئەم ێوارە گەڕاینەوە بیستەوە لە واجبە لە ئینزارای دووشۆ ئینزاریان داهێنان ئەو شەوە بەڕێز جەباریاوەر ئەوی 265 بۆ خواردنی پێشمەرگە مەصرەفەکەی ماگانە بەڵێ وەزگەیەکی لە کەناڵەکان ئێوە هات ڕۆژانە ئەیزانی بزانە بە مانگێکیش ئێمە پێشمەرگەی بای 30,000 خواردنیە دەنێن بەس نیست و نۆک و برنجە برنجەکە تا ئینزار نەبوو برنجی محسین بوو سەکلیان لە برنج سامان بە پیکا بۆمان دێرن و نەگەن هیوادارم لێکۆڵینەوەیەکی لێ بکەنێەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کەیفی لە هەولێرەوە ئەلو بەڵێ کا کەیفی فەرموو ئەو کاتە باش زۆر سپاس کا کەیفی بەنسبەت تەوەرەی کەناڵەکەتان بەڵێ بەڵێ کا کەیفی ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی بەباشی گوێمان لە دەنگت نییە ئەوە بەنسبەت ئەو ڕۆژە پێویست بەوەی ناکە ئایا لە مەحاژ ئەو ڕۆ پێویست دەکا فکر بکەینەوە چۆن ئێمەکیانێک بە خۆمان دابین بکەین چونچە ماریی چی نییە زەرەر بکات ئەساسەکی دانە نایە ئەتا زەرەر بکە هەر ئێمە گەلی کورد هەوڵماندایە ئەو بناغی دابنێنەوە ئەو ڕۆ هیمەتەی بکەین ئێمە بە هەمومان دەست بەناو دەست یەک بنێن و ئەو ڕۆژی گرەی و گازاندە نەبی بە هەمومان قسەکانی جەنابی سەرۆک بەرامبەرنەوەی هەر نەوەک هەر نەکەوە ئەوەی قەدرمان لێ بکە هەموو کوردێکی بە شەرەف دەبی ئامادە بین لەبەوە هەر بەرپێچاندانەوەک بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئازاد لە کەرکووکەوە فەرموو کاک ئازاد ئەم کاتت باش زۆر سپاس کاک ئازاد بەڵێ بەرنامەکە لێکم زۆر سپاس دەکەین فەرموو من وەکو پێشمەرگەیە لە کەلی سێکانیان بەرامبەر بەو هێزانەی فرقەی 12 کە ئێستا لێ لە وازبای بەڵێ من ڕخنەیەکم ینی حکوومەتی هەرێمی کوردستان نادەشاندی سەربازی بنێرێ بۆ بەغدا لەبەر ئەوەی ئەمە لەخوا بەزابێ مدیری شورتا هێزی پێشمەرگەی کوردستان هەموو کوردین هەموو کەرکووک بەدەستمانەوەیە کەرکووک بەدەست کوردەوەی یعنی حساب کە چۆن سلێمانی بەدەست کوردەوەی هەولێر و دووهۆک بەدەست کوردەوەی کەرکووک ژەوا بەدەست کوردەوەی لەژێر کۆنتڕۆلی ئێمەیە پێویستە بەغدا بێ بۆ لامان نەک ئێمە بچین بۆ لای بەغدا یعنی نوری مالیکی خۆی فەرز بکات و چەند خەیاڵدە خاڵڕەت کاتەوە ئەبایە هەرێمی کوردستان جۆ لەو ڕانەگرێ حساب بۆ ئەو نەکا یعنی لە ئێستاوە هەرێمی کوردستان کەرکووک لەژێر سایه هەرێمی کوردستانە لەژێر قووەتی ئێمەیە ئەبایە نەچوونایە ئەوە یەک و بەداخیشەوە بۆ کاک فاتح حەولێری دەڵێ حەزەکەم فەرماندەی دیزلە لێ بێت لەبەر ئەوەی موەزەفە و پولەکەی زیاد ناکە ئێمە پێشمەرگەمان لەگەڵ 370,000 مەعاشێتی ئەوەتانی لە بن لایلۆنایە لە ناو سەنگەرایە یعنی ئامادەشی تایە خۆی بە کوش بدا بەرامبەر بە فەرماندەی دیزلە بەس بەداخەوە کوردێکی وەک کاک فاتح حەولێری ئەو قسەیە ئەکات ئیتر زۆر سپاس بۆ بەرنامەکەت و سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە هەڵەبجەوە فەرموو کاک محەممەد بەڵە دیارە پەیوەندەکەی پشرا لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەرمان ساڵح دەڵێت پێشمەرگە زۆربیان بێفیشەکن و هەندێکیش هەر بە بێچەکن کەی پێشمەرگە بۆ شێوەیە دەبێت لەم بارودۆخەدا هەروەها ڕەوە هیرانی دەڵێت من لەسەر کێشەی هەرێم و بەغدا نازانم تاکەی ئێمە چاوەڕێ بین کە چەند ڕۆژێکە ئینزارین وەبێ ئەوەی کەسێک لێمان دەڵێت گوزەرانمان زۆر خراپەوە کەسیش ناڵێت ماڵتان لەکوێیە لێرەدا داوا لە سەرکردایەتی سیاسی کورد دەکەم لە هەموو کەسێکی کورد پەروەر ئەم وەزعە بەلایەکدا بن یان باش شەڕکەین و نەجاتمان بێت بەڵێ پێشەوا لەگەڵماندایە سڵاو لێ بێ فەرموو ئەم کاتێک باش قوربان زۆر سپاس کاک پێشەوە باسەکەم بۆ تەوەرەکەتان تەوەرێکی جوانە بەڵام زۆر سپاس بۆ تۆش ئەگەر مەجال هەبێت چەند خاڵێکەیە بەڵێ فەرموو زۆر باشە فەرموو ئەم ئۆپراسیۆنەی دەجلە بەڕاستی بەلای منەوە زۆر ئەنی وەکو سیناریۆیەکە پێویست ناکە ئەو خەڵکەی تایبەتی کە کورد بە ئەم کەرکووک و مەنتقەدا بڕاوکان تووشی ئەو دڵە ڕاوچێ بن لەبەرەوەی سیناریۆیەکی چۆنە کاک پێشەوا پێت وایە ئەگەر سیناریۆ بێ بە قسەی خۆت بەڵێ سیناریۆکە بەڵێ مەبەستە چییە لەوەی کە سیناریۆیە بە قەنەتم بۆ هەڵبژاردنە بەڵێ مالیکیان یشتی لە دەست داوە دەوێت لەو ڕێگەی سیناریۆ مەسەلا هەڵبژاردنەکان لە مەنتقە سونەکان بەدەست بێنێ دوو مەسەلەی پێشمەرگە خۆت جەنابەت حەچەنێ
عمرت لە من گەورەترینێک گەنجی لاویشی تازە پێگەوشتی لە ساڵی 76ەوە کە شۆڕش دەستی پێکرد تاکو 91 هەر پێشمەرگەیەک 3 کۆپتەری بۆ هەڵەسا ئەو ڕۆژەش میسەگەیشت ئەم ڕۆژە بەڕاستی حەق نییە هەنێشت لە میدیاکان ئەو سیناریۆیە گەورە بکەنەوە ئیحتیمالی پێ بدرێت پێشمەرگە بەڕاستی نامەکەی خۆی پیرۆز و ها بەخۆیەوە ئێمە دەبێ بە هەمومانەوە منتقەدا بڕاوەکان چکە ئەم ئازادیەی ئەم 9 ساڵە بەدەستهاتوە بڕوا بکەن لە منداڵ لە پیرێژن لە گەنج لە پیر ئامادەی خۆی بەکوشبان لەسەر یەک برسی خاکەکەی لەبەرەوەی ئیمڕۆ ئەم ئازادیە تازە مێژوو بەرەودواوە ناچێت مێژوو بەرەو پێشەوە چێ ئەمە غەڵەت قبول ناکە وەکو گۆرانەکەی تایی خەلیلی وشتی وا گۆرانێکی دو ئێمە دەبێ بە ڕاستیەکەی بە هەمومانەوە ئەوە ڕاستە شتێکەیە بەڵام دەبێ زۆر ئیهتیمام بەو پرۆسێ نەدرێ تر بەڕاستیەکەی هەنێ شتیشێ بەڕاستی من لەم تەواری جەنابەتەوە زۆر دیفاع لە پێشمەرگاکەم لەبەرەوەی خۆم پێشمەرگەی ساڵی 71 بەبێدا بڕان دیفاع لە پێشمەرگەکەم بەڕاستی هەنێ قسەی برادران لە ناو نەکەی جەنابەتە تەواوە پێشمەرگە بە 400,000 بە 400,000 بە 300,000 گیان ناچێتەوە بەڕاستی خەڵکی واشەیە یەک ڕۆژ پێشمەرگایەتی نەکردووە ملیۆنێک مەعاشەکەیەتی ئەوش سنگی خستە بەردەم گولەوە ئیشەڵا هیچیش نابێ 400,000 دینارە بەڕاستی دەبێ حکومەتی هەرێم پیاداچونەیەکی زۆر تەواو بکات لەسەر مەسەلەی پێشمەرگە زۆر باشە کاک پێشوا سپاس بۆ پەیوەندیەکەت بەهجەت لە چۆنسەماڵەوە کاگە باش زۆر سپاس کاک بەهجەت کاگە بەڕامەکانتان لێگەم بەڕاستی تەلەڤیزۆنی ناختیەشە لەو تەلەڤیزۆنانەی کە بەڕاستی ڕنگانەوەی باشی هەیە لە ناو جەماوەدا زۆر سپاس من ئەمەوێ بنسبەت دوو تەوەر قسە بکەمێشیان ئەوەی وەزیری دارایی و تریش مۆزوعی پێشمەرگەیە دیارە پێشمەرگە ناویش پیرۆزە بەڵام من پێم وایە ئەم حکومەتەی ئەمە یارم هەرێمەی ئەمە ناتوانێت مۆزوعی پێشمەرگە چارەسەرکە بە ئاسانی بە تایبەتی لە ڕووی موچەوە ئێمە ئەبینین ئێستاکە لەگەڵ حکومەتی عێراقی حسابێتان تێکچووە ئێستاکە لەو سەنگەرانەیە کە بڕۆ ببینە مقابلەی پێشمەرگان بکە پێشمەرگە هەیە 400,000 وەرەگرێ هەیە 700,000 وەرەگرێ بەڵام هەشە معاشەکەی ملیۆنێ دینارە من چەند نمونەیەکە بۆێنمەوە مەسەلەن بیستومە مەسئولێک دانیشتە مەکتەبی سیاسی هیچێک لە حیزبەکان ئەو کاتێک کە پێشمەرگیان کەمە کردەوە باسی کردبوو لە شوێنێکە لە مەجلیسێکا وتی وەڵای من پێم خۆشەکەمێکەنەوە لەبەرەوە نییە کە ژیانی خۆمەکەوێتە مەترسیەوە برادرێک گوتی لەبەر چیتە وتی وەڵای لەبەرەوە باخەکە مشکە بێ لەبەرەوە ئێمە بەم حاڵەی ئێستای بڕات درێژە بەم وەزعە بدادڵنیا بە ئێمە ناتوانین لە ئایندەیە بەرامبەر هیچ کەسێک بگرین ڕۆبەڕۆی هیچ کەسێک ببینەوە اینجا هیوادارم هەرێمی کوردستان هیوادارم سەروەرزانی جاریشی تر دوایە مۆزوعانەیان کۆتاییات نیە ئەم کێشانە بە حکمیەوەی جەنابی سەرۆی هەرێمی کوردستانە بە مۆزوعی پێشمەرگەیە بستنەوە پێشمەرگە بە هێزێکی نیشتیمانی بکرێت بە هێزێکی نیشتیمانی لە حیزب زۆرەی پێ بکرێت کە ئەو کاتکرا بە هێزێکی نیشتیمانی موسەی پێشمەرگەش باشە بێ و قەرارێژە و کاتە لە دەست پەرلەمانی کوردستانە بێت چۆن پێشمەرگە زۆرێنە بەرامبەر چێ بەڵێ کاک بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێز وەزیری دارایی باسی ملیۆنێک و 200,000 موچەخۆرەکە من لە بەڕێز وەزیری دارایی پرسم لەنا ئەو موچەخۆرانەیە ئیشارەت بە پێشمەرگادا من لێرەوە پێرم لەم کەناڵی ئێوە خەڵەکەیە لەم هەرێمەی ئێمە 1 ساعت پێشمەرگایەتی نەکردووە بەڵام لە لای بەڕێزی بەڕێزی خانەنشین کراوە بە ملیۆنی دینار تایەتی بە 700,000 دینار خانەنشین کراوە لەبەرەوە هەر خۆیان لێرەیە مەوزوعی پێشمەرگیان جارێکی تر شێوان ناوی پێشمەرگیان شتی پێشمەرگیان کەم کردەوە لەبەرەوە زۆر باشە کاک بەجەس سپاس بۆ پەیوەندەکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە سەرتۆڕی وڵاتی فەیسبوک عەباس برادۆسی پێی وایە ئەم دۆخەی ئێستای نێوان هەرێم و بەغدا ئێران دروستی کردووەوە دانا عوسمان قەرەداخی دەڵێت لە سلێمانی تاکو ئێستا موچەی مامۆستان نەدراوە لە کاتێکدا هەفتەیەکی بەسەردا تێپەڕیوە ئەمە حاڵەتێکە ساڵانە چەندین جار دووبارە دەبێتەوە بەڵام تاکو ئێستا
لێپرسینەوە لەگەڵ یەک فەرمانبەر نەکراوە بەڵێ شیروان لە ڕانیەوە فەرموو کاک شیروان. زۆر سپاس کاک شیروان بە باشی گومان لە دەنگنی ئەگەر شوێنەکەت بگۆڕی ئەگەر پەیوەندی بە شوێنەکەەوە هەیە. بەڵێ کاک شیروان. کاک شیروان بەداخەوە پەیوەندەکەی پچڕاستار لە چۆنسەماڵەوە فەرموو کاک ستار. ئەم کاتەوە باش کاکشوان. زۆر سپاس کاک ستار. بەڕێزی سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس دەکەم فەرموو. بەڕێزی خۆشەویستن هەموو کاتێک. من داوایەکەم لەسەر ئەم مامۆستایانە هەیە. بەڵێ. هەر مامۆستایەک بۆ خۆی لە مەساڵێک 6 مانگ 8 مانگ داوامەکە 7 مانگە شتێکی وایە دایم ئەگیرێن و شیوەنیانە بۆچی بۆ موچەکەیان بەس ئەگەر چەند جوندی عەرەب بێتە خوارەوە لە مەقانەوە هەمویان هیچ کونێک نێ خوارێک تیا بگرن هەیبیش ناکەن لە خۆیان داوای معاشی زیاداکەن نەجاتی داوای پارەیان داوای ئەو موچە و زیاد و دەرماڵاکەن هێزی پێشمەکە سینی خۆی نەواتە گولەوە لە هەموو دەڤەرەکان و ئامادەی هەموو شتێکی تایە بەڵێ معاشیان کەمە پێشمەرگە ئامادەیە معاشی هەبێ نەبێت هین کات شەڕی خۆی بکەوە بەرگری لە ملەتەکەی و وڵاتەکەی خۆی بکە ئیتر زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر فەیسبوک ئەحمەد حەسەن دەڵێت من وام پێ باشە کورد لەگەڵ نەیارانی مالکی کۆ ببێتەوە بڕیار لەسەر لێسەرنەوەی متمانە بدەن لە مالکی دوور لە شەڕ و ئاژاوە ڕزگار لە سەرداوەوە فەرموو کاک ڕزگار. ئەلۆ بەڵێ کاک ڕزگار گوێمان لێتە فەرموو. باشی برام زۆر سپاس دەکەین. برا نزل بۆ تەوەرەی. بەڵێ. من ئەرێم کورد هەموو یەک دەنگ بیت هەموو یەک مەسە بڕیار بیت کە ئەو دەگەر مالیشی وەرحاسی یەک دەنگ و یەک بڕیار بیت هیچ هەروێستێکی نابی بەرامبەر بەس وەکو پێشمەرگەش ئێستا هەیە مەسەل 350,000 هەیە تا 100,000 هەیە ئامادەیە مەسەل لە جەبهەی لە بن لایلۆنی بژی بەس پێشمەرگ و تەلەبا یعنی هەندێک خوێنکار مامەسان هەیە محاشان پولە ئەگەر کمترین وەسە تشتێکیان هەبێ غار لە سەجادان يعني من بالنسبة من يعني ذي حرم حاشة هذه لو بيشمرجي تبرعات كان يعني خركش يعني الرزاق بيشمرجي بقرن هيك كتشيني دقتني بيشمرجي هر مشكلة هذه لو بيشمرجي يعني زب هذه هر تشتي هذه لو كردستان يعني نسبة لو بيشمرجي بلا سباس يعني أو همو كرد يعني دفاع لسروشي بكان حتى سروك يا بيشتواني سروشي بكان تشيت مشكلة شينابي سپاس بۆ پەیوەندەکەت هیوا لە کەرکووکەوە. ئەلۆ یاوارە باش بەڕێز. زۆر سپاس کاک هیوا. زۆر سپاس بۆ یۆش دەستخۆشم بەرنامەجوان لێکەم. زۆر سپاس دەکەین. وەڵاهی بەڕێز یا من ئێستا پێویست لەسەر ئەم وەزعی هەرێمی کوردستان بڕۆم بۆ نمونە لەم لاوە خوێندکار بڵێن خوێندکارانی زانکۆ لەو لاوە کە مادامە لەو لاوە کورتە باڵا نام لەم لاوە عەشرەتەکان یەکی ئەڵێ ما نەگریانی دوولۆت و نیمچە بەڕەڵایەک پێوە بیرم بۆ مۆزەوە یان هەچ کەسی ئەڵێ ما نەگری هەچ کەسی ئەڵێ ڕادوی یانی وەزعی کوردستانی سەر لەوایە یەکگرتن و تەبای هەبێت لە بینی هەموو سەرکرد و سیاسیەکان و حیزبەکانە یعنی ئەوە نانێ بۆ نمونە ئێستا هەیە عەشرەتێک ما نەگرێ وەڵای ئێمە هیچ ماوە نەکراوە ناومان لە دەست و ئەی بەم کەی وەختیەوەیە بەڕێی من جاری وەختیەوە بۆ نمونە بەڕێزیان لە ئەوروپا خوێندنی جامی ئەوانە کەشتی بە ینی پارە ئەدەن نەکو پارە ئەمەستا دەرماڵش وەرەگرێ ڕازی نیە لە وەڵام کەمە حەزەکەم تێبینی ژمێ لەسەر و دوێنێشە بەرنامەیەکی جەنابتان دابەزی لە کەناڵی هەناسی لای جەنابتان ئەحمەد میرە بوو لەگەڵ خۆشکێکان دامی سەجدادی شێتیە بەڕێز کاک ئەحمەد میرە گوایە من وەکی جۆم نەفسەکانی بۆ ئەی گوایە کێشەی نێوان بەغدا و هەولێر شخصیە و کێشەی نێوان بارزانی و مالیشەیە من پێشەوەی هەر شتێ بڵێ ئەڵێم بەڕێز کاک ئەحمەد میرە تو جارێ شفرەی هەڵگیرە زمانی خۆپاتۆکە یعنی ئەی بە ئەوە ئەگەر کاک مەسعود ئەگەر لەسەر شخصی وایە هیچ پێویستی نابێت بە تەلەفۆن کێشکای هەلەکەت بەڵام من ئەڵێم ئەو کێشەیە کێشێکی سیاسی نەتەوەیە لە بینی بەغدا و هەولێرە دوای ئەوە ئەگەر ئەو لەسەر من ئەو بە قەناعەتێکم ئەو کێشانە لەسەر ئەوەیە کە بە شەرەف و ناموسی هەموو کورد و لەسەروی هەمووشیانەوە ئەحمەد کوردە و ئەمسالی ئەحمەد کوردە ئەپارێزرێ ئەگەر بێت و جەنابی ئەحمەد میرە عەفوو ئەگەر جەنابی سەرۆک بەرزانی نەبیان ئێمە کەس لە کوردستان خاوەن شەرەف و ناموس و کەرامەت نییە هیوادارم ئەحمەد میرەش بچێتەوە بە قسەکانی خۆیەوە و کەمی بێتە تایم خۆک و خۆی ئەڵێ من کە ئینسانی بەڵام هیچ وان نییە سەر بەڵێ زۆر باشە با نەگاتە ئەو ڕادەیە بەڵێ کاک هیوا سپاس بۆ پەیوەندەکەت حەبیب لە زەڕایەنەوە فەرموو کاک حەبیب جانم کاتە باش زۆر سپاس کاک حەبیب وڵای کاکسوان من دەربارەی خانوێکی وەرەساتمانەیە لە محکەمەی ئەڵەبجەی تازە
بەڵێ ئەوە 4 ساڵ و بۆ نێوە ڕاتای سێشان کۆتایی پێ ناتەوە وەرەساتیشە بڵێن بە ناوی باوکمەوە و دایکم فرۆشێت ئێمە 4 نەفەر هیچ کامان نامان لە فرۆشتنەکەی نییە و ئیمزامان نەکرەوە بەڵام ئەوە 4 ساڵ و نیوە هێشتا محکەمەکەی هێتاوە بۆ تم بەشکم هینێکوان بۆ بکەن لە لای خۆتان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت حەبیب لە ئاکرێ فەرموو کاک حەبیب چاوانی باشی زۆر سپاس کاک حەبیب برا سەبارەت هەڕەشێت مالەگیت کردن سەر دەبێت وەقت دیاری چ تەحیە مالەگی دەدە پێچەوەت خۆ بە فەسادە گەندەریال موسکو کە یا کرینا سیلاحە و جەوت دەتە پێچەوەت خۆ دەهاتش بێتە بەردەکرد بەڵێ ئەم زۆر سوپاسیا هێز پێشمەرگێت خۆش گەنێت کرد ئامادە باشێتەوە دەبێت وەقت دیاری زۆر مەبەر سلااو بۆ هەمی هەنە زۆر سپاس سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک عەباس برادۆستی دەڵێت دۆخی ئێستا پەیوەندی هەیە بە مالیکی و بەرزانی و پێویست ناکات ببێتە شەڕی کورد و عەرەب ئەم دۆخەش ئێران دروستی کردووە شاخەوان ڕەحمان دەڵێت باسی کێشەی دامەزراندن بکەن پێم وایە لە ئێستادا بابەتێکی زۆر گرنگە و خوێندکارێکی زۆر نائەدالەتی لێکراوەلەوەی هەندێک خوێندکار دەرچووی 2011 دانەمەزراوە کەچی خوێندکاری 2012 دامەزراوە کێشەیەکی تر ئەوەیە کە لە ئێستادا ناوچە و لقەکانی پارتی خوێندکار دادەمەزرێن و ئەوەی سەر بە پارتی نەبێت مافی دامەزراندنی نییە ئەمە تێبینی شاخەوان ڕەحمان بۆ وەکو خۆی خوێنمانەوە محەممەد لە قەڵاتزیەوە فەرموو کاک محەممەد ئەم کاتە باش بەڕاست زۆر سپاس کاک محەممەد فەرموو ئەم کاتە باش زۆر سپاس کاک محەممەد گوێمان لە دەنگتە بەڵێ کاک محەممەد بەڵێ دیارە پەیوەندەکەی بشرا جەمال لە هەڵەبجەوە فەرموو کاک جەمال ئەم کاتە باش زۆر سپاس کاک جەمال کاکە گیان و برادرە پێشمەرگانی کەوا تەلەفۆنەکەن هەڵێن ئێمەدا ژێر خێماین و لە ئەمامیاین و مەعاشەکەمان ناوهایە و مەعاشەکەمان 400,000 و 300,000 و ماوەسایەک داوای دەرماڵە ئەکات و ئەوە ئەکات باشە پێم بڵێ پێشمەرگە لە ساڵی 91ەوە تا ئەمڕۆ دامەزراوە هەر بنج و فاسۆلەیان خواردۆ و مەعاشی وەزەتیان سەرف کردووە و لە ماڵی خۆیان دانیشتون 4 مشقی و باشە بۆچی نایدیشان ناوی مەسئولەکانی خۆیان نایانێکە دەوە نەوشە و دوانزەوە نەوشە حیمایانە و ئەم سەرۆسەرەکەن و هاتوچۆەکەن بۆ باسی مۆزەفێکی داماوەکەن بۆ باسی مامۆسایەکەکەن یاخ و مۆزەفێک کە 400,000 وەرەبێ دەرماڵی مەترسی هەیە بۆی سەرف ناکەیە ئەویشە زن لە پالیا بەڵام هەر پێشمەرگەکە هیچیش نەبووە مە هیچیش نەبوو پێشمەرگەوە ئەگەر شتێک بێت چیەکەن هیچ نەبووە بەڵێ هیچ کەم زۆر ساڵ سپاس بۆ پەیوەندەکەت ڕزگار لە کەرکووکەوە فەرموو کاک ڕزگار ئەم کاتە باش بەخۆزان زۆر سپاس کاک ڕزگار بەڵێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم بەڕاستی زۆر سپاس دەکەین ئەوە سەفسۆیە کە من قسەتان وەتانیم تۆزە قسە کرد دەربارەی مۆزایك پێشتر گوێمان لێ بووم وەکو پێشمەرگەی قساکەم ئێستا زۆر باشە فەرموو پێشمەرگەکان و زۆر پێمان ناخۆش بوو کە چەند کەسانێک لە ماڵەوە پاڵ کەوتونە و قاچە لەسەر قاسە و ئەڵێن عیب نییە بۆ پێشمەرگە باسی بوو جاکە باشە بەچی شێوەیەوە خۆتان ڕێگە بۆ کەسانە دەن و قسانە بەو شێ نەبووە کاک ڕزگار بە پێشانەوە هەندێک یاخود کەسێک بەناوی پێشمەرگەوە قسەی کرد وە باسی لەوە کرد کە مامۆستا عیبەکەدایی داوای موچە بکە یاخود بۆ شێ بەڵام با بۆ شێوەیە قسە نەکەین بتوانین باس لە کێشەکان بکەن باس لە بابەتەکان بکەن بەڵام بە وەڵامی یەکتر نەدەینەوە بەو شێوەیە کاک ڕزگار زۆر باشە بەڵێ فەرموو تەوەرەکەتان گەورە بکەنەوە یعنی بانگی وەزیری پێشمەرگە بکەن بانگی کەسێکی یعنی گەورە بێت کە قسە بکات دەربارەی موچەی پێشمەرگە ڕاستیەوە قسە بکات زۆر سپاسش بۆیەوە خاڵک سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە کەلارەوە فەرموو کاک محەممەد کاک محەممەد لە کەلار بەڵێ پەیوەندەکەی پشراوە کوردۆ لە سلێمانی فەرموو کاک کوردۆ ئەم کاتە باش کاکشۆر زۆر سپاس کاک کوردۆ کاکشوان دەستخۆشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس دەکەم یۆدارم سەرکەوتر بێت سپاس دەکەم کاک کوردۆ منەوە پرۆشەیەک ئامادەیەوم تەیە کە هەموو کاتێک لە خزمەتی گەڕەکەما بم بەڵێ هەموو کاتێک معنینەوە خۆم بم لە ماڵی خۆمانەوە کامۆنەکان لە تەمتەماڵەوە عنی لە گەرمیان و لە هەموو شوێنەکە ئامادەی خۆمان تیا لە حوشیش من حەزە کردووە کە هەشتێک ڕوودات بەرەنگبوون توش نابینەوە و ئامادەی خۆمان تەیە کە
یەک بێک تاکەکانی عرب لەناو کەرکووکیشە دەریانکەین بەڵام بەداخەوە مەسلەکانی خۆمان ڕێمان پێ نادەن کە ئەویشانە جێبەجێ بکەین هەنی ئەگەر مەسلەی خۆمان ڕێمان پێ بدات هەر شەوانە من ئامادەیەوم تەیە کە هەموو شوێ هەڵکوتمە سەرماڕ عربەکان تاک بە تاک دەریانکەین بەڵام بەداخەوە نایڵێن دەستخۆشی بەرنامەکەی هەشەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەیدەوان لە سۆرانەوە فەرموو کاک سەیدەوان. سپاس دەکەم کاک شوان دەستخۆشیان بەرنامەیەت لێ دەکەم. زۆر سپاس کاک سەیدەوان. برا گەورەی وڵی من دەنجی خۆم دەکەمە پاڵدەجی جەنابی سەرۆژی هەرێم. بەڵێ. برا گەورەی سپاس دەکەم. ئەوە ئەگەر گردومان سێمان پێش ئێستا ئەو وەزعی کەسا بوو جەنابی سەرۆک بۆ سەرنەوەی متوانە لە جەنابی نووری مالکی ئەگەر هاتووە لەو کاتەوە هێزە سیاسەکانی کورد یەکدەنگ و یەکە ئاوڕابانە لەگەڵ جەنابی سەرۆک ئەم بەدڵنیایی و ئەم مەزعای چانە دەبوو بەڵام لە ئێستاشەوە سپاسی سەرکردایەتی سیاسی کورد دەکەم و هیوادارم ئەم یەک ڕێز و ئەم یەک هەڵوێستیە بەردەوامی هەبێت و تا سەر بێتن بۆ ئەوەی بتوانین کەرکووکی دڵی کوردستان بگێڕینەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەڵمەت سەمەد دەڵێت من قسە دەکەم لەبارەی مالیکیەوە ئێمە خۆمان مالیکیمان کردە ئەو پیاوەی ئەمڕۆ ئێستاش ئاوا چاکەی کورد دەداتەوە محەممەد مەحموود دەڵێت تەنها پێی وایە بەرنامەکە جوانە سپاسی دەکەین توانە سامیح دەڵێت بەڕاست مالیکی کێیە ئەم خەڵکەوە بەرچی دەکات سەلام محەممەد دەڵێت دەبێت کورد هەمووی یەکدەنگ بن بەرامبەر بە مالیکی بڵێ دوا پەیوەندیمان بەڵێ دیارە پەیوەندەکە ئامادە نیە هەر لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە ناسلێمانی دەڵێت کەی بەتەمان موچەی پێشمەرگە چاک بکەن بە بیکەن بە 500,000 چۆن پێشمەرگە بژی ئێستا کە لە دووس خوڕماتون سەردار ساما قوڵی دەڵێت ئێوارەتان باشی وادارم ئەم کێشانی ئێستای عێراق و کوردستان بە گفتوگۆ چارەسەر بکرێن و چیتر دایک و خوشکەکانمان ڕەشپۆش نەبن وەڕۆڵەکانیان لەدەست نەدەن لە پێناو بێپلانی سەرکردەکانی کورد. حەمەعەلی دەڵێت بۆ جوابی ئەو کاک شێزادە نادەنەوە کە باسی گەندەڵی دەکات من هەر ئەوەندەی یاخود ئەم جوابی ئەوی داوەتەوە بۆ شوێ دەڵێت من دەڵێم ئەوەندەی پێ ئەڵم کە حکوومەتەکەی مالیکی 7 ملیارد دۆلاری یەدەک واتە احتیاتی هەیە بەڵام حکوومەتەکەی کاک مەسعود 1 دۆلاری یەدەکی نییە ئایا کێ گەندەڵامە تێبینەکەی حەمەعەلی بوو بۆ شێوەکو خۆی خوێنمانەوە بەڕێزان تا سبێنێ هەمیشە لە خۆشیدا بن.